فیتنەکە لێکوانە دای بزانە ئەو جا بۆی کە بەرچاو ڕووی تا زیاتر بدەینێ بزانە ئەمە هەسارەی زەویە هەسارەکەی زەوی سەیرکەن ئەمە دەستە خوشی هەسارەی زەوینی کە بەدەوی ڕۆژدا ئەگەڕێنەوە ئەسوڕێنەوە ئەمە ئەم قەرزە کەڵەکە بووی سەر ئەم گۆی زەویە ئەم سەر هەسارەیە کە لە سەرمانە وێنەکە زۆر وازەحە وەکو ئەڵێ وێدەکان خۆیان ئەدوێن ئەگەر هەموو ئەم هەسارەیە بفرۆشین هەرچی شەریکات و مەعمەل و تیارە و نەوت و گاز و بەنزین هەیە لە جیهاندا بیفرۆشی بای 70 تریلیۆنە کەم ڕەپۆرتاژ ئەڵێ ئاماری ساڵی 2011 کە ئێستا کە ئەم ئامارە زیاد دەکات طبعاً با بڵێن هەندێک کاڵا زیاد دەکات کە ئێستا بای دەرسی ڕابردوو وتم بای 75 تریلیۆنە ئێستا لە 70 تریلیۆن ئەم خوردانە کێشەک نین ئاگادار بن 75 و 80 تریلیۆن ئەمە سەر کەم و زیادی هەر ئەکات داکشان و هەڵکشان ئەکات ئەو پشکانێک کە لە مارکێتەکانە ئیشی پێکرێتن با بڵێن پشتی شەریکاتەکان و سەنەدات و ئەوانە بای 63 تریلیۆنە يعني تقريبا 63 لەگە 70 تریلیۆن يعني تقريبا بەس هەسارەکەمان بای ئەو پشکانە ئاکات کە کڕین فرۆشتنی پێوە کراوە بەشی شتی تر ناکات ئەبێ ئەو کاڵایە هەبێت لەگەڵ ئەو پارەیە هەبێت کە لەسەر ئەم هەسارە ئیشی پێکرێت نابێت لە مەشتێکی زیاتر هەبێت کە ئەوەی کە لە دەوری بەری خۆیدایە ئێستا تووشی دوو بڵق بووە بڵقێکیان ئەو پارە وەهمەیە کە لە سەرمانە 708 تریلیۆنە کە لە ڕپۆرتاژاڵی 708 تریلیۆن و ئەو قەرزەی کە لە بینی حکوومەتەکانە جگە لە بینی ینی حکوومەتەکان و بانکی نێودەوڵەتی با بڵێن رووسیا لەگەڵ سینە سین لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەڵمانیا ئەو قەرزەی لە بینی خۆیاندا گەیشتە 1007 تریلیۆن باشە و قەرزی نێودەوڵەتیکەش چەندە 708 تریلیۆنە ئەگەر هەموو شتەکان بفرۆشین هەموو هەسارەکەمان بفرۆشین کۆی هەسارەکە بە 70 تریلیۆنە یخت بەشی چ ناکات ئەم بازاڕە درۆینە لە ئەنجامی چ دروست بووە خەبووە ترسەکە ئەلێرەیە ترسەکە ئەلێکوانە لەبەرەوەی ئەم بازاڕە درۆینە دروست بووە کە لە توانای ئەم هەسارەدانەمەوە ئەم پارەیە بداتەوە يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون هل لروي ركشوا بين ولادك شينا جوانا شركات هدايا بلام ادي قرزاني كلا سريتي ادي او بلق ابوري كتصاور مانكات كاما براسي كارسات شي يقزار قوره بدواي خو دادنت كتقينا وكش لبردم مان دايم الا مگر اخر الزمان هلستيت اجرنا او بلقه هر الرؤادات كهيت الرجلي لناكله بس لبروي ناتوان اهمو باريا بدز بين لسر زوي او بارينيا او كالاينيا يعني شي شكل ودا كالايا كنيه